سلااو لبرانی بەڕێزی کەناڵی بکەی فۆم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامێکی تایبەتە لەگەڵ چالەکوانێکی مەدەنی نوێژ کاکە سەرخێڵ خەراتن تەکەین بۆ ئەم بەرنامە تایبەتە خێربێ سەرچاو. زۆر سپاس کاکە شەیموو، زۆر سپاس بۆ ئەو بەرنامەی، زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە کە بە منتاندا هیوادارم بەرنامەیەکی تێروتەسەل بێ و بە دڵی بینەران و بیسەران ئینشاءڵڵا. بەڕێستان زۆر جار خۆم لە خۆپیشاندانەکانە بەشدارم لەوێ ئەتبینم ئەم زۆر بە جددی و بە توانایەکی هێز بەشداری خۆپیشاندانەکانەکەیت. ئەتەوێت چی پەیامێک بگەێنی؟ ڕاستی پەیامەکانی ئێمە ڕوون و ئاشکرایە. ئێمەی کە ئەوەی ئەیبینین لە هەرێمی کوردستان ئەگوزارێت کێشە و گرفتی خەڵکە هێنینە سەر شەقام لە وڵاتێکی ئازادی وەکو بەریتانیایە. ئەوەشی کە ئەیبینی دە وتانە و بابەتانە کە بە دەنگێکی دلێر لە بە سنگێکی ساف و بەبێ کەڤەر ئێڵێن ڕاستی دەنگی کراوی خەڵکی هەرێمی کوردستانە. بەڵێ کاکە سەرخێڵ، ئازادی ڕادەبرین لە کوردستان چۆن ئەبینیت؟ ئازادی ڕادەبرین کاکە شەیمۆز لە هەرێمی کوردستان بوونی نییە. ینی تۆ ئازادی ڕادەبرین بەچی پۆلینەکەی بەڕاستی؟ ئازادی ڕادەبرین تۆ نەتوانی کۆمنتێ بنووسی بە ئازادی. ڕاستی لە هەرێمی کوردستان ئازادی قەتیس کراوە بەڕاستی. دابەش بوو بەسەر دوو حیزبی دەسەڵاتە کە جونگەی هەرێمی کوردستانن کە زۆنی سەوز و زەردە، ئەوانیش یەکێتی پارتین. ڕۆڵی دادگاکان لە کوردستان چۆن ئەبینیت؟ ئەو هەموو نەعەدالەتی ئەکرێت ڕۆژانە بە بەرچاوی ئێمە، ڕۆژنامەنووس تیرۆ دەکرێت و لەسەر کۆمنتێک تۆ ئەو دادگانی کوردستان چۆن ئەبینیت؟ بە عەدالەتی بینی یا سەر بە ئەم دوو دەسەڵاتەن؟ بەڵێ کاکە شەیمۆز، بابەتی دادگابوون دادگای هەرێمی کوردستان سربەخۆنیە بە حیزبی کراوە. دادگای هەرێمی کوردستان وەکو بە تایبەتی دادوەرەکان بەدەست حیزبی دەسەڵاتە وەکو پولی شەترەنجوان وەکو بووکەڵەیەکوان یاریان پێکرێت. دوور بۆی مەڕۆ لە مەڵبەندێکی بەسیتەوە تەوجیهاتێت دەرەکرێت ئەبێ ئەوان تەبدیقیکەن کە دادوەری گشتیە، لێکۆڵەری گشتی، ینی سوڵتەی نییە بەسەر حیزبی دەسەڵاتە. توانی بەڵگەیەکم بێتێ سەبارە بە سەر نەخۆبوونی دادگاکانی کوردستان یا عێراق بە تایبەتی کوردستان هەر شوێنێک؟ ڕاستە بەڵگە زۆرە کاکە شەیمۆز. یەکێ لەوانە کە دیار و ڕوونە زیندانی کرانی چالاکوانانی بادینان بەڕاستی بە بێتاوان لە زیندانەکانە یا کەیسی شێروانی کە حالێن ئێستا لە دەدگایە و ئەو کەیسە بە هەموو شێوەیە داخرا و کاری پێ ناکرێ بەڕاستی. ئەمەوە سەروەری یاسا بەم شێوەیە. بەڵێ ئێوە زۆر لەگەڵ ڕێکخراوەکانە چالاکی ئەەکەن یا خۆپیشاندانەکەن. مافی مرۆڤی نێو دەوڵەتی هاتۆتە سەرخەت و پەیامی ئێوە ئەگەێنێت بە دەوڵەت یا بە هەر شتێکتان بۆکە؟ مافی مرۆڤ بوونی هەیە و ئێمە چەندین جاریش پەیوەندیمان پێوە کردوون هاتوونەتە سەرخەت و پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوە کردو. ئەزانن کە پێشێلێکی زۆر هەیە لە هەرێمی کوردستان بەڕاستی، بەڵام ئایا حکوومەتی کوردی ئێستا کار بۆ ناکە مافی مرۆڤ و بەڕاستی لەبەرەوەی بێمنەتە لە ئەو ڕێکخراوە مافی مرۆڤیانە بەڕاستی. چی وایە تۆ کرد سەفەری هەندەران تەنیایی لە باوشی دایکت بێتە دەرەوە بێت بەرە وڵاتی غەریب؟ بەڵێ ڕاستی بابەتی سەفەری من ئەگەر بەعام قسەکەم سەفەری ئەم خەڵکی کە ئیبینی ئەم چالاکوانانە کە وەکو من شان بەشانی من لە سەنگەرەکانە وەستاوین، ئازادی بۆ نمونە بمانتوانێ ئازاد بین وەکو ئەم وڵاتە لەم ئەو هەوە ئازادەیە بەڕاستی هاوشێوەی ئێرە لە کوردستان بەم شێوەیە بۆە بەڕاستی هیچ کەسی ئامادە نییە. خۆ ئەم خەڵکە لە برساناتەوە بەڕاستی زۆری نەمان تووشی نەکسە بووین، تووشی کێشە بووین، نەکسەیەکمان هەیە گەشتونەتە ئێرە بەڕاستی کەسێکی گەورەمان هەیە، ڕوبەڕووی کێشە بووینەتەوە. بەڕاستی من لێت ناشارمەوە، من ئەکاونتمە بووە ینی نەمیێراوە بە ناوی خۆمەوە بەڕاستی تۆماری بکەم لەبەرەوەی تووشی کێشە بووینەوە. بینیمان کە لەسەر کۆمنتێ خەڵک کراوە زیندان. لێرەوە ئازادیە بینیت؟ بێگومان 100% تۆ سەیرەکەی بە دەنگێکی نێر بە دەنگێکی ئازاد لە ناو شەقامەکانە بەڕاستی بە بەرچاوی و خەڵکە سیڤیلەوە ئەو هەموو پەنابەر ئەو هەموو چالاکوانە کۆ بێتەوە
کەسڕێگرتان نییە لێرە بگرە هاوکاریشمانن بەڕاستی زۆر سپاسی وڵاتاکەین بەڕاستی دەرفەتێکی داوە پێمان بتوانین بە زۆر بە ئازادی دەنگی کراوی خەڵکی هەرێمی کوردستان بگەێنین. باشە ئەمە دوایین پرسیارمە بۆچی تۆ لە کوردستان چەند شارێکی هەیە لە کوردستان لەو شارە کە خۆتی لێ ئەژیایی مشکلەتە بوو لەگەڵ دەسەڵاتە نەچووی بۆ شارێکی تر بژیت یاخود چوزانم بچوایە بۆ شوێنێکی تر لە کوردستان؟ کاکە شەیمۆزخۆ کە ئاڵێن کوردستان هەرێمێکی گەورە نییە. حیزبی دەسەڵات دوو هێزە یەکێتی پارتیە ئەمە ناوەکانیان ئەمە یەکلای کراوەتەوە. من بەڕاستی کێشەمان هەبوو لەگە کەسێکە کە لە ناو زۆنی سەوزا بووە و وەزیفەکەی لە ناو زەردا بووە سەیریکە ئەسنای واجبات و دەوامی مان یعنی تۆ لە خەڵکی سەوزیت خەڵکی سلێمانیت لە وەزیفەکەی لە هەولێر بووە. بەڕاستی زۆر کاتیش لە ناو یەکە داوا کرا و ئاڵوگۆڕی پێکراوە. تۆ چی متمانەیەکی بۆ حیزبەوە ڕاستی؟ ئایا من چ زمانێک ئێستا بە هیچ شێوەیەک نەک من ئەوەی کە لە وڵاتەیە ئەوەی کە چالاکوان و لەگەڵ منە بینیوتەوە لە ڤیددیۆکانە دیارە بە تەحەداوە ناوێرە بڕاتەوە بۆ هەرێمی کوردستان تووشی کێشاوێ بەڕاستی 100% تووشی کێشاوی لە بەرۆی ئەمە قسەیت ئەمە بڕاوەتەوە ئەمە یەکلایی بۆتەوە بەڕاستی ئەمە کارەساتە ینی هیچ کەسێ ناوێرێ بینیشمان ینی لە ماوەکانی ڕابردووە کەسێک نازم بەچی هۆکارێ بوو نازم ڕۆشتەوە یان نێردرایە بەڕاستی تووشی کێشێکی گەورە بوو ئەزم لە ناوچوو کوشتیانت نازام سینناریۆیان بۆ دروست کرد کە ئەمە شتەکە خۆکوژی بووە کە هیچ ئەسڵاساسێکشی نەبوو بە تایبەتی یەکێتی و پارتی زۆر زیرەکن لە دروستکردنی سینناریۆ بۆ بەڵگە و بنکردنی تاوانەکانیان بەڕاستی. کێشیان دروست کردو بۆ خانەوادەکانتان لە کوردستان؟ خانەوادەکانمان ڕاستی ئێمە گەر کێشەیەکمان هەبێت لێرە دەرکەوت بێتین لە هەرێمی کوردستان بینرابێتین ئێستا لەم عەسری ئێستای کە تێکەوتوین دنیای ئەولەمەیە دنیای سۆسیال میدیای بەڕاستی زۆرینەی خەڵکەمان بینێت بە تایبەتی دەنگە ناڕازیەکانی هەرێمی کوردستان پەیجە سێبەرەکانی یەکێتی و پارتی بەڕاستی لە کەمینیان بەردەوام بۆ چالاکوانانی وەکو ئێمە بەڕاستی ئەی چۆن ینی ئاگادارەکرێنەوە کە سوکار ئەوەی کە هەتا ئەوەی کە سوکارێکی باشی هەیە و دیارە ئاگادارەکرێت و یان بوون دەست هەڵگرێت لەو کاری بۆن مونە بە جۆرە لە جۆرەکان ترساندن و تۆخاندنێکی پێوە دیارە بەڕاستی. زۆر باشە ئەمە لە کۆتاییە هیچمان نەماوە ئەگەر جەنابەت پامەیەکت یا قسەیەکی لە دوایە بیکەیت بۆ بینەرانی کەناڵی بیکەی فۆر. من سپاسی کەناڵەکە دەکەم سپاسی ئەو سەکۆیەکەم کە بە ئازادی بۆ ئێمە و چالاکەوانانت ساز کردو بەڕاستی هەمیشە دەست پێشخەر بوویت لە چالاکیەکانیشمانە زۆر جار وجودت هەیە ئەمە پاڵپشتێکی باشە بۆ ئێمە دەنگی ئێمە ئاگەێنی کە بینەرێکی زۆر باشیە کەناڵەکەتان. سوپاس بۆ کەناڵی بیکەی فۆر و بۆ کاکە شەیمۆزی خۆشەویستان سپاس. دەرمەمیشە باش و تەندروست باش بی خێراتن تەکەم هەمیشە بەردەوام بە لەسەر ئەم ڕێباسەیەکە گرتوتە انشاءالله خوای گەورەی باشە بۆت بکە. زۆر سپاس کاکە سپاس بۆ چالاکوانی مەدەنی کاکە سەرخێڵ لەم بەرنامە تایبەتە میوانی من بوو تا کەسایەتێک و چالاکیێکی مەدەنی تر بەخواتان دەسپێرم شاد و سەلامەت بن دانیشتن بەخۆشی.